سڵاوتان لێبێ بەڕێزان لە ئێستاە کۆنگرەی وڵاتانی نەتەوەی گرتوەکانە بۆ پاراستنی ژینگە من دەمەوێت لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان سەبارەت بە ژینگەی هەرێمی کوردستان و ئەرکی خەڵک و ئەرکی حکوومەت بەرامبەر خزمەتکردنی ئەم ژینگەی کە خوای گەورە وەکو هەدیەک بە ئێمەی بەخشیوە بزانین چییە و ئەرکی حکوومەتیش بەرامبەر خزمەتکردنی ژینگە و خزمەتکردنی ئەو کەشوهەوای کە خوای گەورە پێداوین چێ لەگەڵمانە بن بە هاوڵاتیان بدوێنن ئێوەش بینەری بەنامەکە بفەرمە. ژینگەی هەرێمی کوردستان چۆنە بین؟ علی بڕۆسێری ئەو ژینگەیە کە هەر بەزەیت پێیاگە ژینگە لێرە کەس نییە سەرپەرشتیکە بۆت حساب بۆ ملت ناکە حساب بۆ ژینگاکە برە خواخوارە عەرزەکەش قوزەقۆر بێتە دەرە خەڵەکە بکوژێت. ژینگەی وڵاتی خۆمان چۆنە بین ئەم کوردستانی خۆمان چۆنە؟ ئەمە کوامە ژینگە ژینگەیەکی باشە بەڵام خۆ سروشتێکی جوانمانەیە کەشەوەیەکی جوانمانەیە بەس ڕێگە بە سروشتەکەشتان تێگەوە باشە کێ تێکی داوە؟ خەڵک تێکی هەیە ئەنی خەڵک خۆی خەتابارەلەوە؟ بەڵێ باشە ئەی ئێستا بۆ نمونە ئەرکی خەڵک ئەرکی حکوومەت بەرامبەر ئەم ژینگەیە کە خوا بە ئێمەی داوە چی؟ ئەرکی حکوومەت فێرکردنی تاکەکانە بۆ ناسینەوەی ژینگە بۆ ئەوانێ بەس هیچ ئەرکێکی وای نەخشێتە سەرشانی هاوڵاتیەکەی. وڵاتانی تیکە بینین پلانی ژینگەیان هەیە بۆ نمونە پلاندانێن ئەم ساڵ چەندێ ڕوبەری سەوزایی زیادکەن چەند دار زیادکەن چۆن ئاوی ژێرزەوی زیادکەن ئایا حکوومەتی خۆمان کە وەزارەتێکی بنای وەزارەتی پلاندانان هیچ جۆرە پلانێکی لەم شێوازەی هەیە کە ڕوبەری سەوزایی زیادکە ژینگەی هەرێمی کوردستان گرنگی پێبدا ئاوی ژێرزەوی بۆ نمونە زیادکە یان پلانی هەبێ ڕوبەڕووی لافاو بێتەوە کە کارەساتی ژینگەی خراپە خوڵقێنەوە بۆی کە بینیمان لە هەولێر و چەند شوێنێکی دیکە. حکوومەتە سەرقاڵ نییە بۆ شتانەوە هیچ سەرقاڵ نییە بۆ شتانە ئەوەنەی بە دوای ئابووری و بە دوای هینێکە فرسەتێکی ئابووریاگەرن هیچ بە دوای شتێکی وا ناگەڕن ژینگەیەک بەرەخسێن. باشە بەڵام خۆ چەندین فەرمانگەی تایبەت بە ژینگەمانەیە وەر حکوومەتی هەرێم ما بڵێن چاودێریانەکە چۆن بۆ نمونە ئەو فەرمانگانەی داناوە لە کاتێکە وەکو تۆڵی گرنگی پێنان فەرمانگە ئەبێ هەبێ بەڵام کارەکانیان ئەوە نییە ئەیبینی تۆ ژینگەیەکی ئاهینی هەبێت حکوومەت گرنگی پێنادا ئەی خەڵک خۆی خەڵک هۆشیارە فێر نەکراوە ناوەوە ئەبێ چی بکە بۆن منسە خەڵک ئەرکی چێ بەرامبەر ئەم ژینگەی کە هەمان ئەتۆ 100 باخیوات هەیە یەک دانە هۆشیارێکی لەسەرە بزانە چی بکاچی نەکا خەڵک بە کەس وتراوە یاعلاناتێکەیە لێوا بنووسراوێت خەڵکی بکە هەیە چی بکرێ باشە وەکووە وڵات چاودە وڵاتانێتیکە نزیکترین وڵات لە ئێمەوە لێ ئێمەش فەقیرترن ئێرانە پڕکێشە تریشە ئەوانی ڕوبەرێکی سەوزایی جوانیان هەیە ئەمە چیمان هەیە خەڵک فێر نەکراوە هیچ شتێکی وەشیاری نەکراوە بە خەڵک تاوانی چییە ژینگەی هەنی دەرودەشتی کوردستان ئەگەر بێ هەر بەهشتێکە خوایە ئەرەوەڵا ئەی ئایا ئێمە وەکو ئەو هاوڵاتیانی کە لەسەر ئەم ژینگەیە ژین توانیمانە ڕێزی ئەم ژینگەی خۆمان نەوەڵا نەوەڵایی ناتوانین پاک و تەمیز ڕای ناگرین و خزمەتی ناکەین و ئەوە خزمەتمان نەکردووە نەمانتوانێت وەکو پێ ژینگەکە وەکو پێویست خزمەتیکەی نەوەڵ ئەی لایەنی حکومی لایەنی با بڵێن دەسەڵاتدارانی ئەم مەرێمە کە لەسەر ئەم ژینگەی ئەوانش ئەژین تا چەند توانیان خزمەتی ئەم ژینگەیە بکەن وڵی دەسەڵاتدارانیش ئەوی ڕاستیەکەی بێ ئێمە خۆمان هیچ گوێیان ناکەین و ئەوانیش کەم تەرخەمیەکەن. ئێستا لە ڕووی ڕوبەری سەوزاییەوە ئایا وەکو پێویست ڕوبەری سەوزایی حکوومەت زیادی کردووە تاوەکو ئەو مەترسی بۆ نمونە دارە و درەخت زیادکردنی سەوزایی تا ڕوبەڕووی ئەو بۆ نمونە ئەو هەموو ئۆتۆمبیلە کە بە بەردەوامی زیادەکە لە ناو شارەکانە بەرامبەر ئەو باڵێن دووکەڵە پیسانی کە کرێ بەسەر کەشوهای ژینگەی خۆمانە خۆ بێ بەرامبەری سەوزایی زیاد بکرێت دار زیاد بکرێت تا ژینگەکە پاکاتەوە حکوومەت ئەمەی کردووە وەڵا حکوومەت هەر خەریکە ئەنجا بە دارستانەکانی دەرەوەش و ویلادێش و وڵاتەکانی هەر خەریکە پۆلیس و شتی وەداناوە بەڵام ئێمە ئەوێ ڕاستیەکەی بێ کەم تەرخەمیتیاکەین بنا خەڵک داناوە ئەرە وەڵا
ئەرە وڵا حکومت بۆی داناوە ئێمە کەم تەرخەمیەک کەواتە چی بکرێ بەڕای تۆ شتێکیشەوە ناعیلاجن کە دار و شت کەمی هەیە وەکو بەنسبەت سوتەمەنیەوە کەمە نادەن سوتەمەنیەکەنی بۆیە دارە بڕێتەوە کەمە بڕێ ئەرە وڵا حەل چییە بۆ نمونە ئایا خەڵک چی بکە بۆ خۆگەرمکردنەوە بۆی ئەو دارانە نەبرێتەوە هەر ئەوەیە کە حکومت خۆی یارمەتی بات و سوتەمەنەکەی با داربدارەکەش نەبرێتەوە و درەختەکەش تا سوتەمەنی بدا و کاتێک بڕینەوەی دار کەمترێت کەمترە بێ بەڵێ ژینگە لێرە کەس نییە سەرپەرشتیکە تۆ حکومەتە نەبوو لێپرسینەوە نەبوو ئیتر چی ئیکە هەست کەسێ بەناسا بڕۆ تانجەرۆیە بڕۆ ئەو بازیانە سیر کە بزانت ئەو مەملەکەتە لەبەر دوو کەڵ دیارە ئەمڕۆ ئەوانەی کەی هەمووی مەسوولەکانە مەسوولیش چۆنی بێ ئاواکەن وایە خۆی لە سروشتیەوە ژینگەیەکی خۆشمانەیە ژینگەیەکی پاگوخایانمان خوای گەورە ینی جیاواز لە وڵاتانی دیکەسەیە هەر دراوسێ عێراقین بەڵام سەیر دەکەین ئەو زۆربەی بیابانە لە پاڵی ئەمە ئەم هەرمی کوردستانی خۆمان ئەم کوردستانە بەگشتی سەیکەین ژینگەیەکی زۆر تایبەتمان ژینگە سا تۆ سیرکە لە رووسیا وشکە ساڵی هەیە ئێمە با ئەوە بزانین کە ساڵ بە ساڵ دەرەجەی گەرەسا ئەم ساڵ بەغا گەرمترین شوێن بۆ لە عالمە پەنجاویەک بووە وایەنە یعنی ژینگار خۆشی تێک چووە لەبەرێ ئەم هەموو غازاتانە و بێنەوە بەرێ ژینگەی تێگاوە بەڵام لای ئێمە ئەوەنەی کە تێک چوە بۆ کەس ناپرسێت کەس پرسیینەوەی ناکات وڵاتانی دیکە شتێکت باسی جەناب لە وڵاتانی دیکە کاتی هۆکارەکانی پیسبوونی ژینگە زیاد دەکا لە بەرامبەر حکومت پلاندانی هەندێک هۆکاری پاکردنەوەی زیادەکە بۆ نمونە سەوزایی زیادەکە دار و درەخت زیادەکە بەم شێوازە هەندێک لە با بڵێن کاریگەریەکە کەمەکات لای خۆمان تا چەند حکومت پلانی هەبووە یان یارمەتی دەربە بۆ ئەوی ژینگەکە ماوەپاکی نییە لای ئێمە حکومت بڕۆ مەسوولت دانیشە بەهۆسیکۆی دارە بڕڕان لە وڵاتانە دارێ ببڕۆ کواتۆ دەزەلامە کوشت بێت ئەوە تاوان سەیری وەکو تاوانێکی گەورە سەیرەکەن ئێستا هەینی کۆی 20 کۆبوونە تۆ لەسەر چی کۆبن تۆ زیاتر سەر ژینگەوایەنە ئەوان ئەتوانن بەڵام لای ئێمە نییە ئێمە بەڵێمە حکومتمان نییە مەسوولمان نییە وایەنە خۆی چۆنە خەڵگایە هۆشیاری هەیە بەرامبەر پێ بڵم تاکە وشاری چییە تۆ ئێستا ئەگەر گەورەی ماڵ تربێتی مناڵەکانی نییە مناڵ لەسەر جادە تربێت وەرەگرێ ئەگەر تۆ حکومەتەکە خۆی ژینگەی نییە خۆی ژینگەی ناوێ وەرە بڕۆ بزانە ئەم پاڵاوگایانە هیچیان فلتەریان هەیە هیچیان فلتەریان نییە منتیقەی بازیان و ئەو شارە زۆر ینی من چەند بۆ سعاتێک چوومەوێ یەکسەر هەناسەدانم کێشە شتێکی کەوت بێڵم ئێستا ئێمە ئەوەی محەتەی کارەبم کارەباییم کارەبایەکەی چەمچەماڵ بن ئێستا حالیان دەوری 900 مێگاواتێک دەرەکات ئەم 900 مێگاواتە تۆ سەیری کە لە 6 کابینەوە دەرەچێت وەرە ئەو دووکەڵە سیرکە زانە فلتەرێکیان بۆ داناوە هیچ فلتەرێکی بڕۆ سەیر ئێوە خۆتان حەزەکە ڕۆژە بچەنە دوورەوە لەسەر جادەکە سەیریکەن زان ئەم دووکەڵە چێ بە ئاسمانە نییە یعنی ئێستا بڕۆن ئەو غازەی ئەڕوا بڵین مینی کەرکوو هاتا حکومەتەکە حکومەتی عراقیش ئەم ئاگرەی کە ئەڕوا دەمووی غازاتە زانی وڵاتان بالعکس ئەویان کردو بە غازات و خەڵک ئیسفادەی لێ لای ئێمە نییە ئێمە بەدبەختی چی بکرێ باشە بۆ نمونە ئێستا ئەو ئێمە حکومت نایکە ئایا خەڵکی هەر دەسەوسە ناتوانێت تۆ توانی بچیتە سەر پاڵاوگایەک بڵێ دایخەوە نابێ هزار چەک بەشانی هەر لە مەیتەکە ڕاکێشن نییە ئێمە دەسەڵاتی حکومەت و لایانی پەیوەندیدا ئەزانی چۆنە دەسەڵات بڕ ئێستا فەرموو لە کوردستانە لەوەتی ئەمانە هاتوون سەر حکم بزانە نەوت بنزین هەرزانە بێ بۆ لە زمانی سەدامە یەک بنزیخانی ئەهلی نەبوو هەمووی حکومی وایەنە ڕۆژ ئەهلیش نەبوو شتیوا هەر نەبوو ڕۆژ بە ڕۆژ بنزین گرانە بێ نەوزین بڕە کام مەسوولێ ئێبینی 6 بنزیخانە بەناوێتی بەناوی خەسوویە بەناوی ژمبرایە بەناوی فلانەوە ناکرێ باوکی من بڕە ئەم تانزیل هەموو پاڵاوگەی لێیە هەر کابراەک 50 تەنکەری دانا نەوتی ڕەش نەفتی فلانە فرۆشیە میلەتەکەش فەرمی ئێستا نەوت بە 180,000 نەتەوەی گورتەکان کۆنگرەی وڵاتانی جیبیستویە کە بۆ پاراستنی ژینگە و کەشوهەوە وڵاتی ئێمە ئەگەر وڵاتانی دەرە مقارنە مەکە فەرقی ئەرز و ئاسانی بەیەکەوە ئێستا بۆ نمونەگەر قەزرە بەدامێت پێکەوە ئێمە حساب بۆ ژینگە نەمان کردووە بۆ ژینگە نا حساب بۆ من نا ژینگازان من خازم حکومەت حساب بۆ ملت ناکە حساب بۆ ژینگاکە ئەم وڵاتەکە ئێمە لە سەریەژین هەر هەمان ئەم هەوای هەڵەمژین خۆ نابێ ینی مەراعاتی ئەم ژینگەی خۆمان بکەین ئەگەر خەڵک بێ ئەگەر حکومت بێ ئەگەر هەمومانە کە ژیانمان لەسەر ئەم ژینگەیە بابە جۆهری قسەکەی من هەر بیدایەکە ئەوتم کە حکومت حساب بۆ ملت نەکاو هیچ وەسایلێکی بۆ وڵاتە بۆ ملت بەڕێ نەخا بەڵام بۆ ژینگەش هەر نایکە
خەڵک خۆی ژینگەکەی خۆی پارێزی خەڵکی خەڵک ئەر بە عامەرە وڵا گەر ژینگە خەڵک بە خۆمان بەگەرنەی پارێزین وڵاتە هەر بە پیسکۆخلێ وێلا نەبێ هەموو کەس دڵمان بۆ خۆشە ملەتەکە زیاتر هەست بە هینەکە هەستی بەو هەیە محاولی ژینگە پاکردنەوە هێمە وڵاتانی دیکە بینین کاتێک کە هۆکارەکانی پیسبوونی ژینگە زیادەکە حکومت لە بەرامبەرە ڕوبەری سەوزایی زیادەکە دارشاندن زیادەکە بۆ نمونە ئەو هەموو ئۆتۆمبیلی کە دێتە وڵاتی خۆمان و ژینگە زیاتر پیسەکە پلانێکەیە بۆ ئەوەی لە بەرامبەرە ژمارەی دارەکان زیاد بکەن ژمارەی سەوزایی زیاد بکەن بۆ ئەوەی ئێمە عکسی ئەوانی من پلانمانەوەی دارەکان بکەین ببرینەوە بەرە سەرماڵۆڵەکە دێستستان حکومت ئەوەی چی بەسایکە بڕێک ناخە وەک بێتم بیدایە خەڵک پەنا بۆ زیاتر بۆ ئەو شاخا بە داروشتە بڕێ و سوتەمەندی بە خەڵک هۆکارێکە تەبیعی ئەیسا من ناو شار باز ناکەم بەڵام خەڵکی لادی و خەڵکی دەتەفی شار مەجبور دەست بۆ وابە دەسەڵاتی نیە چاری نییە پارێەوەی نیە بە میلە بکردنەوە بکرێت بە 1970 ڕەنگە لە ساڵانی داهاترا بەرەو ناو شارەکانی هەردار نامێنێ شاخەش نامێنێ ئەی براگیان چی بکرێ باشە بڕای وڵات چی بکرێت دەسەڵاتی ئەمریکا نییە سڵات میلەتیانی میلەتیەکە حکوومەت یاخەکە حکومەتێکا کە حکومەتی کات میلە چی بکە هیچ شتێک لە حکوومەت ناکەی ناوەڵڵە ناوەڵە خەت بێنم پێی نەبووی بێتم پێ نابێ وڵی کاکە ئەوە ئەبێ لە بیدایەتەوە بێ ئەبێت لە مناڵیەوە بێ کاکە ئێمە فێر نەکراین بەڕاستی تێگەی برا هەر لە مناڵیوە وا پەروەردە بکرین پەروەردە بکرێن ئەبێ مناڵەکان ڕابێن پەروەردە بکرێت لەسەرەوەی ژینگە بپارێزێ ڕێز لە ژینگە بگرێ برا ئێستا بە وەکو وچت خۆمان وەکو هاوڵاتی تاوانبارین بەرامبەر ژینگە بەڵێ ئەی حکوومەت ئەرکی چیە بەرامبەر ئەو با بڵێن ژینگەی کە خوای گەورە بە ئێمەی داوێت وڵی حکومە دەرچیەوەی کە ڕێنمایی با بە خەڵک ئەی ڕێنمایی با کاکە ڕێنمایی با ئەنجا لە پەروەردە مناڵەکان فێرکە لە بەشی قوتابخانە بێ یا لە دەنگە و هینەکانە بڵێ بینین بە بەردەوامی ژماری ئۆتۆمبیل زیاد دەکرێت هەتا بێ جادەکانمان تەسکترە بێتەوە ئۆتۆمبیلەکانی زیادەکە ئەمە شۆکارێکە دیسان بۆ پیسبوونی ژینگە بەڵام لە وڵاتانی دیکە کاتێک ئەو هۆکارەکانی پیسبوونی ژینگە زیاد دەکات بۆ نمونە پلانیان هەیە ژماری سەوزایی زیاد دەکەن دار زیاد دەکەن ئایا حکوومەتی ئێمە باوە پلانی داناوە بۆی ڕوبەڕووی ئەو هەمووە با بڵێن هۆکارانەی کە ژینگە پیس من بۆ خۆم حالیان لە منتیق خەڵکی منتیقەی پێنج جوێنم لۆ سنوورەیەمەوە تقریبان ئەم ساڵ شوار پێنج معمەلی هیناتوە ئەمریکانە بەر ژینگەی ئەو منتیقان هەمووی تێگاوە کاک هەمووی تێگاوە تێگەی برا ئەنجا ئەمە پەیوەنددار بەدیێ من نەهاتەوە دوای نا بە دوادان چون بە ناکەنەوە بۆ خۆیان لێ شتیانی وەرەگرن باوە ئەوەیە مەسەلەکە وێرانکردنی ژینگەی بە بەڵێ ئەسە بڕۆ باوەڕکە لە 5 شوێن لە 5 منتیقە عنی بڕە سێری ئەو ژینگەیەکە هەر بەزەیت پێیاتێ تێگەی برا تقریبانەوە ئەم ساڵ لە 5 شوێنێمە ئەو لەو منتیقەیەمە کانەبەر دەستی پێکردووە ژینگیان وێران کردووە کاتێکا منتیقەی پێنجەم منتیقێکی کوێستانیە کرێ بۆ زۆر سوودی لێوە جاگاگە ئەو نزارە هەمووی ئەو خەڵکە ساڵان سوودی لێ وەرەگران بۆ گەزوەکردن بوو بۆ مازووکردن بوو ئەو نزارە هەمووی دارمازدار بوو نەما لە مودەیەکی دوورترا ڕەنگە زەرەری زۆر گەورە بدا زۆر زیاترە بێشکا ئەو زەرەیشی بۆ ئینسانە بێ کاکە ئێساوە ئەو منتیقانە خەڵک ئەڕوا ڕاڕەوە ئەکەوێتە خوارێ شوێنی تیا تقریبا 5 مەترێک زیاتر بەرز کە هەڵیان کەنی بە دەقاقڵیان کەنیوە 5 مەتر زیاتر بەرز خەڵکی لەگوێتە خوارەوە کارەساتی زۆر براوە بۆ ئینسان بۆ حیوانات هەرەوەڵە ئەم ژینگە و کەشۆهایی کە خوای گەورە بە ئێمەی داوە تەمان هەمومانە زانین چ کەشۆیەکی تایبەت و ژینگەیەکی تایبەتە بەڵام بەداخەوە ئێمە وەکو ئەو مرۆڤ کە لەسەر ئەم ژینگەی هەرێمی کوردستانە ژین نەمانتوانێت وەکو پێویست ڕێزی بگرین و بەداخەوە حکوومەتەکەشمان نەیتوانێت وەکو پێویست ڕێزی ئەو ژینگەی بگرێت بە بەردەوامی هۆکارەکانی پیسبوونی ژینگە زیاد دەکات بەڵام بەداخەوە بەو ڕێژەیە نەمانتوانێت و سەوزایی زیادکەین تاوەکو ژینگەکەمان بۆ پاکاتەوە ئێمە لەسەر ئەم بابەتە و ژینگە بەردەوام بین بەڵام ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێنەوەلاتە لە دوای ناوبڕێکەوە سڵاوتانە بێ بەڕێزان لەسەر ژینگە و ئەو کەشوهەوایی کە ئێستا ئێمە تێدا دەژین دەمەوێت لەگەڵ هاوڵاتیان قسە بکەم زانم تا چەند ئێمە وەکو هاوڵاتی توانیمان ئەم ژینگەیە بپارێزین خزمەتی ئەم ژینگەیە بکەین و تا چەندیش هۆکاروین بۆ تێکدان و پیسبوونی ژینگە لایەنی حکوومەت و لایەنی پەیوەندیدار تا چەند هاوکار بە بۆ ئەوەی ژینگەی هەرێمی کوردستان پاکاتەوە یاخود نەخێرگنی پێ نەداوە لەگەڵ هاوڵاتیان قسەکەم
ئەوەش بینەری وەڵامەکانیان فەرموو. ژینگەی هەرێمی کوردستان چۆنە بینی؟ علی بڕۆ سێری ئەو ژینگەیە کە هەر بەزەیت پێیان ژینگە لێرە کەس نییە سەرپەرشتیکە بۆ حساب بۆ ملت ناکە حساب بۆ ژینگاکە برای خواخوانە عرزەکەش قوزەقۆر بێتە دەرەوە خەڵەکە بکوژێت. ژینگەی هەرێمی کوردستان چۆنە بینی؟ کەشوهای هەرێمی کوردستان چۆنە؟ والله ژینگەیەکی زۆر خراپە خراپە. بەڵە زۆر زۆریش بۆچی لە چ ڕۆیەک خراپە؟ وەڵاهی لە ڕووی ئێستا تۆ ئەگەر بگرە سەری ئەو شاخەکە دارێک سەنێک دارێک درەختێک لەو شاخا بینیت هیچ نابینی ئەمە یەکێک لە ژینگە چونکە هۆکاری سەرەکی پاکبوونی ژینگە دار و درەختە لە وڵاتی ئێمەشە هیچ شتێک نییە بۆ ئەوەی کە ساڵانە دار بچێنێتە بۆ نێوڵاتی تورکیا ئەڵێ ساڵی ملیۆن بۆ سەرەوە بەس دار ئەچێنن بەڵام وڵاتی ڕوبەری سەوزایی زیاد سەوزایی زیاکەن ڕوبەری سەوزایی هۆکاری سەرەکی پاکبوونی ژینگەیە ئەمە یەک دوو کارگەکانمان چ کارگەیەکە پێی یاساوی ئەو یاسایی کە من خوێندومە لە پێشێک لە پۆلەکانە لە مەکتەبەکانە نازم پۆلی چەنە ئەڵێ کارگە ئەبێ چاودەری کارگەکە هەمووی سەوزایی بێ چ کارگەیەک هەیەشتیوە ژینگە پیسەکە هەو دارانە دارانە ئەو ژینگەیە ئەو دووکەڵە ڕائەکێشێتەوە بۆ خۆی هیچ کارگەشتیەوە بینیوە ئەی خەڵک هۆشیاری چۆنە خەڵکی خۆمان بەرامبەر ژینگەکەی هۆشیار راپە بڕۆ ئێستا ئالێرە بڕۆ ئەیبینی دەبێ فرێتە سەجادەکە من خۆم بە سەد جار خەڵکم بینیەوە شتی فرێوەتە سەجادە تەنەکە خۆڵەکە لە بەردەمێتی نێخێت هیچ هۆکارێکە و پیسبوونی ژینگە لە کۆمەڵی لە وڵاتە باڵێن گەورەکان کۆنگرێجی 21 دەبەستن کە بۆ پاکردنەوە و ڕاگررتنی کەشوهەوە پاکردنەوە کەشوهای جیهان ئەو هۆکارانی کە ژینگە پیسەکەن بۆچی ئەوەندە بە گرنگیەوە بە دوای ژینگەکانیانە ڕۆن بۆچی خۆمان هیچ گرنگی پێنات لە کاتێکا ژینگەیەکی زۆر ینی تایبەتمان هەیە ژینگەیەکی زۆر جوانمان هەیە ئێمە کەشوهاوەکەمان زۆر زۆر خۆشە هەموو کەشەوهایەکمان هەیە گەرممان هەیە فێنکمان هەیە سادمان هەیە ینی کەشوهای ئێمە زۆر جوانە بەس عقلمان هێشان نەگەیشتە عقلی ئەوان تێگەشتی ئەوان ناقدری نازانی ئێمە ئەوان زۆر دەمەکە ئیش لەسەر ژینگەکەن ئێمە تازە بە تازە ئێمە کۆمەڵی هۆکاری تر هەیە ناتوانین بینە سەر ژینگە و ژینگی خۆمان جوانکەین و ئێمە کێشەی زۆرمان هەیە جارێ ئێمە خەلەلمان زۆر زۆرە جارێ ئەبێ ئێمە ئەو خەلانانە چاکە ئەنجا ئەوان ئەو خەلانانە نەماوە ئەوان بێموچەیان نەماوە بینین لە وڵاتی خۆمان بە بەردەوامی ژماری ئۆتۆمبیل زیادەکە هەتا ژماری ئۆتۆمبیلی زیادگاتەمان هۆکاری پیسبوونی ژینگەن بەڵام لە بەرامبەرە هیچ شتێک نبینی بۆ منە کەسێک ئۆتۆمبیل یەکڕێ لە بەرامبەر بڵێم لێ دارێ بچێنی هیچ شتێکی لەم بابەتانە کە ڕەنگە لە هەندێک لە وڵاتان ئەمە ڕەچاو بکەن بۆ پاکردنەوەی ژینگەکە بۆ حکوومەت گرنگی پێنادا خۆ ینی بۆ دوژمنی ژینگەیە ئەوە شتێکی زۆر باشەوە زانم لە دروستکردنی خانوویەکە شتێکی وە هەبوو نازم ئەوە جێبەجێکرێ ئەوە جێبەجێکریان نەتا شێکی وا هەبوو تا زۆرێک ئێستا هەیە بەس کەمە ئەوە ئەگەر لا بیدایەتەوە ئەو شتە هەبووە ئێسام شارە بینێ و هاوو دار و درەختە هەمووی هەبوو بەڵێ کڕینی سیارەیە دەتوانی شتێکی وا بکەیت کڕینی بۆ نونە تۆ بینایەکی ئەوها ئەکڕی بەرامبەرە ئەوە پرۆژێک ئایا بە تۆ پرۆژەیەکی گەورەتە ئاەتی حکوومەت ئەبێتەوە لە بەرامبەرە بچی ئەوەنە دار بچێنی هزار دار بچێنە کە تەواو بوو ئێستا تۆ پرۆژەیەک لە دایرێکە پرۆژەیەکەکەی لە کۆتاییەکە حکوومەت ئەڵێ بە سیارێکم بیتە بیێ بە دایرەکە شتێکی وا هەیە بەڵام بە ئەمەش هەبێت قەیچێکە یاڕۆڵاتێکە بەردی ژمارەم بەدڵە بەردی بارێ دەسەڵاتی چێت تۆ چی دیاڵەوە بەرد بای تۆ چێک ئێستا بۆ نمونە لە وڵاتانی کەەوە کارەکانی پیسبوونی ژینگە زیادەکە حکوومەت پلانی ڕوبەڕوونەوەی هەیە معامیلیانەیە و مەستانیانەیە و معامی زەخمانەیە و لەبەرەوە وڵاتەکە ئەوان چارەسەری ئەوشیان کردو بەزەمە چی چارەسەرێک نیەوە 2000 معمەلی چی پیانەوە تەسفێ نەو دەکەن لەو قەراق شارە هەموو ژێ پیسەکەن مەجموعەیەک خەڵقی پێ دەڵەمەغی بێ مەجموعی خەڵکی تووشی سەرەتان بە جەماعەتی بۆ ئەوەی حکوومەت لە بەرامبەر ئەم کارگەیانە ژینگەکەی پارێزێ بۆ منە سەوزایی زیادەکە حکومە بڵێ حیزبەکان باز حکومەت داما حکومەتی ژنی حکومەت حکومەتی باشە هیچ پلانێکیان هەیە بۆ ڕوبەڕوونی ئەم پیسبوونی ژینگەکە خوا حەزەکەن کاکە حەزەکەن شتێک ببێت خەڵکە ڕاکە خەڵەکە میلەتەکە یعنی وێنێ ئیزعاجی بێ واز لە وڵاتەکە بێ ڕاکە دەست لە وڵاتە بەرە تێگەی ئێستا ئەم ساڵی پێش و کەوشکە ساڵی بوو ئاوی ژێرزەوی دابەزی یان بۆ نمونە جۆرێک لە جۆرەکان بێسەر و بەری لە تعویزی خەڵکاناتیان بە قورباوەرتەوە فەل عزرەرێک کردو بە قورباناوە بڕۆ دەفتەر دوورا بۆ خۆ
کرێ خواخوانە عرزەکەش قوز لە قڕ بێتە دەرە خەڵەکە بکوژێت وتۆ بەڕاستە بوونە دوژمنی ژینگە و خەڵک خەڵک وایە کە تۆ بە شەر نەبووی وایە ئەوانە ئەوەی کە سەیری خەڵک ناکە نایتەعات هەر بە بەشەرە نازان هەر تۆ بە بەشەر نازان باشە بووە لێ هات وایە وایە تعلیماتەکە وایە لەسەرەوە تعلیماتەکە وایە کە تۆ زەرەری خەڵک چیە بۆ ئەوانەوەە بەدەست خوانیەوە ئەمریان پێکەڵێتەوە بێ وایە تەسەڕف بکەی وا حکوم بکەیت ئەگەر وا حکوم نەکەی 24 ساعت جووە دەگرین و ئەوبێنە ئەولاترەوە باشە بەڵام کاتی خۆی یانوو دەگەر وڵاتێکی بێگانە بێ ئەمانوت بەڵام ئێستا خۆمان خاوەنی خۆمان ناکە خۆمان عامیلی خۆمان پیاوی خەڵقین تۆ لەم دوکانەی من شاگردیت کەی بمێ دەرە دەکەم وایوان نیە ئەدەو ئەوەی ئاوای جاوان ئەی هەل خراپتریش کەواتە ئێستا ئێمە خۆمان کە لەم ژینگە ئەژین ئەبێ خۆ چارەسەرێک خۆ ئێدەوە ئەڵێ ئاشی نەزان خوای ژێر ئەم جەوە خوا بۆ پاکاتە خوای ئەو پارێزیێشینا بەدەست ئەوان بێ قوس لە قڕ دەکەن بەدەم ئەوە دەرمان ئەوە خواردن هەمووی ئەم شێ هێنێت ئەوانەی کە هێنی شێن منم سەڵاتداران ئەوانە چێن هەرچی دەرمانەکەش قوس لە قورتەی خۆیت خواردنەکەش کە قوس دەکەوتە ئاردیان ناو ئەڵێ ئاردەکە ئارد خۆشیانی خۆن ئەڵێ ئەو ئاردە کە هێنن نازام چییە ئەو نیە خۆخوا بە تەلەڤیزۆنەکە خوانی هەڵێن ئاردی نەخۆشخانەکانمان پڕ بوون هەمووی پڕە لە نەخۆش ئێستا بە سلێمانە شاری ئەتیبا یعنی شاری دکتۆرەکان بۆ بە شاری دکتۆر چی بینا بەرزە بێتەوە لەو ئەو عیمارانە کە تۆی بینەوەی دکتۆرە بڕە ساحەبەکە زانێت دکتۆر خۆشخانەکانش هەمووی پڕە لە نەخۆش بەر نەخۆش بە پارەشە پارە پێیە ئەچی تەشوە پارە پێ لە بەردەکە کابرای دەکە دەردەکە خەسەکانی حکوومەتیشەوە حەبی ئەسرۆ دەیاتی حەبی ئەسرۆکە بیگەچە داخە هەزار جار بەداخەوە نەگەی جار خوا کەریمە خوا کەریمە خەڵقی فەقیر خوای هەیە ئەتە خوای گەورە لە پشتی خەڵکی فەقیر بوارە دەکە ئەگەر خوا لە پشتی فەقیر نەوێستا کەس نامە ئاکەدا و چەمی تانجەرۆ ئای برد ئاکەدا و چەمی تانجەرۆ ئای برد ژینگە هەرێمی کوردستانە ژینگەیەکی لەبارە ناڕێکی لەبارە بۆچی لەبار سێکا هەموو دووقەڵا بینیت و هەموو سیارا بینیت و والله الحمد لله وڵاتی ئێمە وڵاتێکە لە ڕووی کەش و هەواوە زۆر چاکە و زۆر باشە و ئایبی نییە ئێمە وەکو هاوڵاتیانەی ئەو مرۆڤانی کە لەسەر ئەم ژینگەیەژین تا چەند توانیمانە ئەرکی خۆمان بەرامبەر ئەم ژینگەیە جێبەجێ بکەین تا چەند ڕێزمان واللهی کەم تەرخەیمیمان تیا هەیە لە ڕاستیە لەبەرەوە ڕێزی ژینگە ناگرین وەکو خۆی لە ڕاستیە لە بەتایبەتی ئەمڕۆ زۆر گرنگە قوتابخانەکان دەرزێکی تایبەتیانە بێ بۆ قوتابیان لە ڕووی پەروەردەیەوە ئیش لەسەرەوەدەوێت زۆر گرنگە ئێمە ڕێز لە ژینگە بگرین ڕێز لە ژینگەگرتن لە ڕاستیە لە ئاینی پێزی ئیسلامیشە زۆر گرنگە تەماشاو کە پێغەمبەری خوا سەڵسەم فەرمودەیەکی ئەفەرمێت داری بەردار یا داری سێوەر دروست نیە ئینسان دانیشێتیایە بۆکو سەر ئاودەس و پیسی بکەی لە ڕاستیە یا ئاو لە ڕاستیە نابێت و پیسی بکەی یعنی ژینگە پارێزی زۆر گرنگە پێویستە وەکو مسلمان ئەرکی سەرشانمانە بیبارێزین حکوومەت چاسن لاینی ئیسلامی لاینی دینەوە وەکو وتمان ئەرکی سەرشانمان ئەوەیشی کە بڕای بە دین دەبێت الحەمدولله میلەتی کورد میلەتێکە لە سەدا 95 مسلمانە و بڕای بە دین هەیە ئەوەیشی کە لە ڕاستیە ئیمانی لاوازە لە ڕاستیە هەر لە ڕووی نەتەوایەتیشەوە پێویستە ئێمە ڕێز دەژینگە بگرین چونکم لە ڕاستیە پاگۆخاوێنی وڵات زۆر گرنگە زۆر پێویستە دیکە حکوومەت بە بەردەوامی چاودێری ژینگە کات هۆکارەکانی پاکبوونەوەی ژینگە زیادەکە بۆ نمەدار و درەخت زیادەکە سەوزایی زیادەکە هۆکارەکانی پیسبوون کەمەکاتەوە لای خۆمان حکوومەت تا چەند بۆ نمونە توانوێتی ئەو هۆکارانەی پیسبوونی ژینگە کەم کاتەوە و سەوزایی زیاد وڵی چێکم تەرخەمی هەیە لە خەڵکی ئەو نێشەکەم دەرخەمی لە حکوومەتەیە لە ڕاستیە وەکو خۆی وەکو پێویست ڕێز لە ژینگە ناگیرێت لە ڕاستیە ئەبێ ئەرکی سەرشانی حکوومەتیشە هەوڵدا کە ژینگە بپارێزیە لە شوێنە سیاحەکانە لە شوێنە گەشت و گوزارەکانە زۆر گرنگێکی زۆر مهمی پێ بدا پیسەکری ئەو شوێنانی کە شوێنی وەکو بەشێکی خەڵکەکە هەوڵاتیانیش بە لەزە کەم تەرخەمیتیایە ئەوە بەڕاستی تاوانە من بە تاوانی ئەزانم بە گوناایی ئەزانم وەکو پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لا ضرر ولا ضرار ئینسانی مسلمان نابێ زەرری بۆ خۆی هەبێ وەزەری بۆ خەڵکە بێ کاتێ تۆ ڕێی بۆ شوێنێک بۆ گەشت و گوزاری خۆی گەورە ئەم کەشوەوە ئەم وڵاتی بە ئێمە لە ڕاستی عتا کردو و بەخشیدی بە ئێمە دێ ئەبێ ئەوەی کە پاشماوەکەی خۆ دەفڕێ نەدێ لە ڕاستیە زۆر ژینگەیەکی خۆش و لە بارمانەیە خوالێمان تێک نەیە
من زۆر شوێن گەڕاوم لە هەموو عێراقە بەس خانەقینم لە دیوە یعنی سلێمانی و کوردستان یعنی تر ئای چۆن تایبەت نییە دەتۆ وەرە یعنی دوو ڕۆژ لی دوورکەوەرەوە کە لە تاسڵۆژەوە هاتیتەوە بەم دیوای تر هەناسەیەکی خۆشیێڵە کێشیت و چاوە بەم توانیمانەوەکو پێویست ڕێزی ئەم ژینگەیە بگرین کە خوای گەورە پێداوی وەڵڵای آخر زۆریشی خۆمان دروستی ناکەین زۆریشی کەشواواکە دروستیەکە زۆریشی خۆی بۆنەی شارەکە زۆر قەرەباڵغا و خەڵکی زۆرتیایە ئەنج ئەمێنێتەوە سەر ئەم هەموو کارەبای و سپلێت و نازام مۆلی دە و شتانەوە ئەی سیارە ینی ئێستا من وەکو بە چاوەی بینم ماوەیەکی زۆرە سیارە هێزگار زۆر بووە هەر جادە و کۆڵان و ئێمە هەمووی تۆ تەماشا وەک زۆزا هەموو دووکە لە پیسە ڕەشا بەرزە بێتەوانی ئەمە ینی ئەو باش نییە بۆ سەحەتی هاوڵاتیان باش نییە ئەی لایەنی حکومی حکومەت توانیوێتی خزمەتی ئەم ژینگەیە بکە بۆ ئەوەی هۆکارەکانی پیسبوونی ژینگەکە وەکو پێویست نە ئیتر نازانم ئایا توانای نییە یان هەرەوەنگە لە دەسەڵاتیایەتی باسی ئۆتۆمبیلمان کرد لە وڵاتانی دیکە زۆرێک دەبینی کاتێ ژمارە ئۆتۆمبیل زیاد بکە هەم جادەوبانەکانی بۆ زیاد دەکەن هەم زایدەن لە بەرامبەرە سەوزایی و دار و درەخ زیاد دەکەن بۆی ژینگەکە پاکاتەوە بۆ هیچ پلانێکی لەم بابەتە نیە لە وڵاتی بە زۆری ژینگە چاکبوونی ژینگە بە سەوزایی و بە دار و درەختەوەی ئێستا گیانێکمان بەو سنەوبەرانی گۆیژە هەیە ئەمە زۆر چاکە ئەمە ینی ماوەیە کە هەرچەنگ ئاگریان پێوە ناو سووتانیان شتێکی ناخۆش بوو بەس ئێستاەوە باشە بەڵام کاکە تۆ ئەمێنێتەوە سەر سلێمانی من لە تەمەنێکی زۆرم هەیە ئەوتەی سلێمانیە گەورە نابێ ئەم دوو جادەی مەولەوی کاوە ینی ناتوانانی ینی ئەگەر تۆ تەوەسڵ پێ بکەیت و جادەکان زیابێ فەرقەکات زیادکردی بۆ نمونە ئەو 100 مەتری کە ئێستا ئەمە هۆکارێکە بۆی قەرەباڵقی کەم کات زۆر چاکە زۆر چاکە و ئاوەتە خوازین بە زووترین کات تەواو بێ و خەڵکی حکومەت چیە بەرامبەر ئەم ژینگەی کە خوای گەورە بە ئێمەی داوە چی بکا بۆ ژینگە خزمەتیکردنی ژینگە وەڵا سەوزایی بەس باخ و سەوزایی و کەشت و کاڵ یارمەتی جوتیاروشت و ئەمانە بە ئێستا سلێمانی باشە ینی زۆری باخوشتی تایە بەڵام کە ئەم ساڵ بە بۆنەی وشکە ساڵی و بیاوێوانێ مەعلەسەر ژینگەی هەرێمی کوردستان چۆنە بین؟ علی بڕۆسێری ئەو ژینگەیە کە هەر بەزەی پێیان ژینکە لێرە کەس نییە سەرپەرشتیکە حکومەت حساب بۆ ملت ناکە حساب بۆ ژینگاکە خواخوانە عەرزەکەش قوزەقور بێتە دەرەوە خەڵەکە بکوژێت بۆ ژینگە هەم ئێمە وەکو هاوڵاتی هەم حکوومەتیش ئەکمانە کە بتوانین ئەو ژینگەیەمان پارێزین ئێمە وەکو هاوڵاتی لەبەرەوەی بە بەردەوامی ژینگە بەکارێنین ئەبێ بتوانین هۆکارەکانی پاکردنەوەی ژینگەی زیاد بکەین هەر یەکە لە ئاستی خۆمانەوە بە پێی و حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر بینیتەوە کۆتایی دنیا دارێکت بەدەستەوە بیچێنە گرنگی دار و خزمەتکردنی ژینگە لە ئاینی پیرۆزی ئیسلام ڕوونەکاتەوە کە بتوانین ژینگەی خۆمان بە دارودەخت و بە سەوزایی زیاد بکەین و جگەلەوەی دەبێتە خێرێکی نەبراوش کە ئەگەر کەسەکە لە دوای خۆشی ئەو دارە سێبەرەکەی و ئەو بەروبوومەی کار کەسێ بەکاری بێنە دیسان ئەبێتە خێر و حەسەنات بۆی و ئەرکی حکوومەتیشە بتوانێت ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی پیسبوونی ژینگە کەمی بکاتەوە و ڕوبەری سەوزایش لەگەڵ زیادبوونی بۆ نمونە هەر ئۆتۆمبیلێک یاخود هەر باڵێن کارگەیە کە دەکرێتەوە و دووکەڵ و پیسی هەیە بۆ ژینگەکە چەندارێک بچێنە بۆی هۆکارێک بوون بۆ پاکردنەوەی ژینگە و یاخود ئەو پیسێکە کرێتە ناو ژینگەوە و دارانە پاکی بکەنەوە هیوادارین هەموو لایەکمان بەیەکەوە ئەم ژینگە جوانی کوردستان بتوانین پارێزی دامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ